سڵاوتان لێبێتەوە و کاتتان باش. بە بڕیاری محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق زەوی دەدرێت بە هێزەکانی پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان و عێراق. بەپێی ئەو زانیارانەی دەستمن کەوتون لە هەرێمی کوردستان زیاتر لە 12,000 هێزەکانی پۆلیسی گومرگی و پاسەوانی سنوور بوونیان هەیە و ئەرکیان پاراستنی ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ وڵاتانی دراوسێ. ئەو بڕیارەی محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق تا ئێستا ڕوونیاخۆ کەوا هێزە کوردەکانی سەر بە ناوچەکانی یەکی پاسەوانی سنوور دەیانگرێتەوە لە پێدانی زەوی یاخود نا. ناوچەیەکی پاسەوانی سنوور کە تەواوی پارێزەکانی هەولێر و دهۆک و سلێمانی دەگرێتەوە کەوا لە کۆمەڵێک لیوا پێکاتون و زیاتر لە 5 لیوا بوونی هەیە و هەروەها لەم لیوای لە سنووریدا لەسەر بەخۆی سۆران هەیە زیاتر لە 1500 هێزی پاسەوانی سنووری پۆلیسی گومرگی بوونیان هەیە و لە ئەگەری هەبوونی زەوی لە هەرێمی کوردستان ئەو هێزانەش لە هەرێمی کوردستان زەویان پێدەدرێت و لە ئەگەری نەبوونی زەویش ئەوە لە دەرەوەی ناوچەکانی هەرێمی کوردستان زەویان پێدەدرێت.